ئەگە زاگرۆ شات خوا بینە زۆری باشە. من زیاتر لەوە لەسەر فەرش بووم فەرشمە چنێ دوایتر ئەمجا هاتمە بەشی جۆڵای لە بەشی جۆڵایش زەمیلات چنم حەسیرە چنین قاتی شاڵە حەسیرە ئەمانە بەرماڵە ئەمانە هەمووی ئەچنی لێرانە مرتاحم لەگەڵا پێم خۆشە ئەم ئیشانە خاستەمە کوردەواری خۆمانیشە پێم خۆشە بەسەوتانێ بتێنە هەر لە ئیشی هەری لاک هەرە بیت و ماندوو هەرە بی پێ بەداخەوە ئەمە کڕیارمان نییە خەڵک ئاشنەنەوە بە کاری دەستی و کاری کە بتوانانی قیمەتی ئەو کارە بزانانی هەموو وەکو پێویست بەڕاستی ئەمە پێویستمان بە تەسویقا پێویستمان بە بازار دۆزینەوەی بازارە چ لە ناو دەروی وڵات بۆ ئەمە بەسەر سنجار قسەمان کردیە لەگەڵ وەزارەتی گەشت و گوزار سیاحە ئەوە شوێنە گەشتیارەکان کە بتوانین بنکەیەکمان هەبی لەوێن دەرێ و داواشمان کردی لە بەڕێوەبەتی گشتی ڕۆشنبیری وەزارەتی ڕۆشنبیری دوێنێش تاکیدمان لە جەنابی وەزیر کردەوە کە شوێنێک هەیە لە ناو کارگەی جگەرە لە پێشەوە کە درا بۆ یەک لە دوکاندارەکانی بەغدا ئەو دوکانەمان بۆ چۆڵکات و ئێستا بتوانین خۆمان ئیشەکانی خۆمان لێ ساخکەینەوە.